پەرێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەرکوێیەکەن ساغ و سەلامت بن. بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق جۆرێک لە جۆرەکان چووەتە قۆناغێکی نوێەوە و حیزب و لایەنە سیاسیەکان بە شێوەیەک بانگەشەکانیان گەرمتر کردووە وەکەوەی کە لە ڕابردووە هەبوو. ئێمە گفتوگۆی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین ڕەسوڵە. مامۆستا یاسین نووسەر و شارەزای بواری کاری ئاوەدانکردنەوەیە، کاندیدی ژمارەسەی لیستی هەڵوێستە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە. گفتوگۆ لەگەڵ بەڕێزانەکەین بۆەوەی بزانین مامۆستا یاسین چۆن ئەتوانێت بەرگری لە ئەو مافانە بکات کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن بەرگری لە مافی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت پارێزگای هەڵەبجە و سلێمانی دەکات. مامۆستا یاسین زۆر بەخێربێی هیوای سەرکەوتنت بۆ خوازین، هەر بژیت. بە ناوی خۆی گەورە و میهرەبان، پێشێکی سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ سایتی سپی و سپەی و میدیای سبەی بۆم دەرفەتە بۆم هەلا بۆتان ڕەخساندین. ئومێدەوارین ئینشاڵڵا بتوانین پێکەوە گفتوگۆیەکی دروستکەین خزمەت بە خەڵکی کوردستان و شاری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەی عەزیز و خۆشەویستمان بکەین. من یاسین ڕەسوڵ عوسمانم، لە ساڵی 1967 لە هەڵەبجەی شەهید لە دایک بووم، مناڵی هەڵەبجەم. لە خێزانێکی پەروەردەیی و هەمومان لە سلک و بواری پەروەردا ئیشمان کردو. باوکم مامۆستا بۆ 28 ساڵ لە هەڵەبجەی شەهیدا خزمەتی هەڵەبجەی کردو و خزمەتی پەروەردە هەڵەبجەی کردووە، پەروەردەی هەڵەبجەی کردووە تا ساڵی 1970 شەهید بووە لە کیمیا بارانەکە و لە دەرەنجامی کیمیا بارانەکە. بەم شێوازە توانیمانە مامەم هەر سەرپەرشتیارە، براکەم مامۆستایە، خۆم سەرپەرشتیاری پەروەردەیم. خۆشبەختانە من 5-6 کتێبم هەیە، کتێبم لەسەر هەڵەبجە نووسیوە بە ناوی ئاوازی مەرگە ساتەکەم تیا بەرجەستە کردو کە ئەمە خاڵێکی گرنگە بۆ زیندوو ڕاگررتنی کارە ساتەکار یەک لە پشکی خۆی. زمانەکانی بێژگە زمانی دایک زمانی عەرەبی زۆر باشە زانم، بە نووسین و قسەکردن دەورێکی باشم هەیەتیایە. لە ساڵی 92 من هەمیشە خەریکی خزمەتکردن بووم لە بواری خێر و خزمەتگوزاری پێشکەشکردن بە هاوڵاتیان بەگشتی لە سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە. بۆ نمونە لە هەڵەبجە لە دوای ڕاپەڕینەکە کە گەڕاینەوە بۆ هەڵەبجەی شەهید لەو دەستەبژێرە بووم کە توانیمان قوتابخانەکانی هەڵەبجە بخەینەوە سەر سکە و بکەوێتەوە گەڕ، بنیاتمان نایەوە، قوتابخانەی شنەروێ لێوە دەست بەکار بووم، مناڵەکانمان هێناوە ناو ناوەندەکانی خوێن و ئاشنامان کردەوە. دو بە دوایەوە لە هەلومەرجێکی سیاسی خراپە منیان دانەمەزران، بەڵام ساڵی دواتر ئەوە بوو لە دەربەنی خان دامەزرام، یعنی بەخواستی خۆشمنەوە، بەڵام خێری پێوە بوو. ڕۆشتم بۆ دەربەنی خان لە کۆتایی ساڵی 93. 10 ساڵ خزمەتی پەروەردە و فێرکردنم کرد لەو شارە. توانیم ئەلحەمدولیلا جێدەستی خۆم لە بوارەکانی هونەر و وەرزش و ئەدەبا لە دەربەنی خان جێبێڵم خوێندکارەکانم لێ شایەتیم بۆ ئەوێن. کتێبێکم نووسی لەسەر دەربەنی خان بە ناوی مێژووی دەربەنی خان کە بووە کلیلی کردنەوەی چەند کتێبێکی تر بۆ ئەوی لەسەر ئەو شارە جوانە بنووسێ. خەڵکێکی میهرەبان و خەڵکێکی بەڕێز لەوێ پێشوازیان لێکردم و تا ئێسەیش مەمنونیانم. 10 ساڵ مامەوە، دواتراتمە سلێمانی. لێرە 20 ساڵە درێژە بە پرۆسی پەروەردە فێرکردنم وەک سەرپەرشتیاری پەروەردەیی. مامۆستا یاسین ئەو سەرنجانە چین کە وایەن لە تۆ کرد ببیتە کاندید؟ بە تەسەوری من لە کوردستانە ئیسا حەق و ناحەق هەیە، دادپەروەری و زوڵم و ستەم هەیە. ئینسانیش نابێت بە تەبیعەت هەر بۆ خۆی بژی، ئەبێ خەمی کۆمەڵگەکە خەمی چاکردنی بێ. خی گەورە لە قورئانە فێری کردوین پێمانە فەرمێ ئین ئورید إلا الإصلاح ما استطعت. چەندێک ئەتوانم هەوڵی خۆمەیەم لە چاکسازیکردنی کۆمەڵگەکەمە، ئەوەی ئەرکی سەرشانی خۆم بەرامبەر کۆمەڵگەکەم، بەرامبەر خی گەورە، بەرامبەر ئەو ئەدایی کە لێم داواکراوە ئەمانەتی خۆم پارێزم. من هەستەکەم نەگە هەر من، تەواوی هاوڵاتیانی کوردستان ئێمە لە بەرامبەر نەعەدالەتێکی گەوراین، لە بەرامبەر زوڵم و ستەماین، لە بەرامبەر گەندەڵیەکان تەواوی کایەکانی ژیانی تەنیوە، هەرچی
تکایەکانی ژیان هەمووی قۆڕخ کراوە هەر لە کارگوزارێکەوە ئەبێ بە تەسکی حیزبیدا بمەزرێ هەتا کۆمپانیایە کاگەر پشکێکی نەبێت دەسەڵاتداران پشکیان نەبێت نایڵن ئیشکا گەنجانێکی زۆر دانەمەزراون خریجێکی زۆر هەن دانەمەزراون موچەخۆرێکی زۆر هەن لە کوردستانە بە ناحەق موچەکانیان ئەبڕێ و زیاتر لە 6 موچە پاشەکەوت کراوە یعنی ئەم هەموو ستەم و نەعەدالەتێ پرۆژەکانی ئاوەدانکردنەوە هەمووی پەکی کەوتووە بەهۆی بێبەرنامەی و بێسەروبەری و شپرزەی لە ئەدای حکومەتا و ململانەیەکی سیاسی ناتەندروستێ لە بینی دوو حیزبە ئەوە تا خۆیان 35 ساڵە 34 ساڵە حکومەکەن ئێستش دوو زۆنە زۆنی زەرد و زۆنی سەوز زۆنی سەوز بێسەروبەریەکی تیا و پاشاگەردانێکی تیا زۆنی ئەو لایش ئەڵەی کۆریای باکوورە هەر نوکتەیەک بۆ گەڕمە دوێنێ برادێ بۆی گەڕامەوەڵێ پیاوێک نەخۆشە بێ بۆ سلێمانی دانی چاکات ئەڵێن ئەی بۆ هەولێر خۆپڕە لە دکتۆرە بۆچی لێدا چاکی ناکە دەمودان ئەڵێ بۆ کە زەوێری لێ دەمکاتەوە یعنی وەزعکە لەوێ ئاوا هەیە و لێرێ ژوایە اینجا هەر ئینجازەکە بێت بەڕاستی ئەیکەنە ئینجازی تاکە شەخص ناکرێتە ئینجازی حکوومەت حیزبەکەنە ئینجازی تاکە شەخص لە ناو حیزبەکە لە کاتێکە مەفروزە حکوومەت یارێم ئەمەی کردوێ میجاز ئەمە منەتیژ نییە هەر خزمەت گوزارێ پێشکەشەکرێ بە خەڵکی لە داهات و بجێ خەڵکە اینجا نەمێ مەفهومی ڕاستکەمە بۆ خەڵک ئەڵێن وڵا حکوومەت باوکی میلەتە ئەوە هەڵەیە قسە حکوومەت باوکی میلەت نییە حکوومەت خزمەتکاری میلەتە ئێمە بە کرێمانگرتوون مەفروز ئەو لەو کرێی کە ئەیان نینێ خزمەتی خەڵکە لە بەرامبەرەوە کامەڵێ باوکی حکومەت باوکی میلەتەمە مەفهومێکی غەڵەتە ئێمە بێڕاستی کەینەوە حکوومەت خزمەتکاری فەرمانبەرێکی دیکە ئەوانیش فەرمانبەرن و ئەبێ چاودێری و محاسبەیان تونتر و زیاتر بێ وەقفوهم ئینەهم مەسئولون ئەوانە بەرپرسیارن بیانگرن پرسیاریان لێ بکەن لە قیامەت تاواهی و لە دنیای شەوەیە تەمان ئینسانەکان هەتا ئەرکیان زیاتر بێ واجباتیان زیاتر بێ لێ پرسیینەوەیان زیاتر چووکە مافیشان امتیاز زیاتیشان زیاترە لەبەرەوە جا ئەم دوو زۆنە خۆیان اعترافی پێەکەن زۆنی ئەولا و زۆنی زەرد و زۆنی سەوز ئەم زۆنیانە تا ئێستا نەیانتوانی و یەک بگرنەوە زۆر جار حکوومەت ئێزخین خەڵک تاوانبارەکەن بەغا تاوانبارەکەن ئێمە ناڵین بەغا فریشتن بەڵام کێ دەستی گرتونەوە ساڵێکە ئینتیخابات کراوە کێ دەستی گرتون بۆ حکوومەت دروست ناکەن کێوەتانەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن کار لەسەر بابەتی ئەم دوو زۆنیە بکەن چۆن کار لەسەر ئەم نادادیە بکەن خۆتان نەزانن جەنابتان کابنە نوێنەر چاودێرە بن بەسەر ئەدای حکوومەتی عێراقەوە چۆن ئەو گۆشەنیگایە دۆزنەوە بۆی کار لەسەر هەرێمی کوردستان و ئەو نادادی و بێکاری و وێرانکاری کە هەیە لە هەرێمی کوردستان جێ بکەنەوە ئێمە وەکڕوتی هەڵوێست دیدگا و ڕوئێ خۆمان بۆ ویا بەرنامەی کاری پەرلەمانیمان بۆم 4 ساڵی داهاتوودا ڕشتۆ لە 15 خاڵی سەرەکیە دیاریمان کردووە هەنێکیان باسکەم بە خێرا یەکێ لەوانە مشکیلە و کێشەی موچە و تەوتینکردنی موچەیە بۆچی زۆر جەخت لەسەر تەوتینەکەینەوە تەوتینکردنی موچە و نێشتنی موچە لە دەست ئەم گەندەڵانی کە لە کوردستانە یاری بە مقدرات و بە معیشەت و بە ژیانی و میلەتەوەکەن تەوتینکردین کۆمەڵێک ئیسفادەی هەیە سێ ئیسفادی سەرەکی و سوودی سەرەکی بۆ خەڵکی باسکەمەوە جەنابتان یەکێک لەوانە تەوتین ئەمان ناتوانن ڕاستەوخۆ لە حکوومەتی عێراقەوە موچەکە ڕواتە سەر ژمارە حسابی مۆزەفەکە یعنی ئەمان ناتوان دەستێوەردانی بکەن لێبڕینی لێ بکەن ئەمان بەڵام کە هاتە دەست ئەمان و کەوتە سەر ژماری من بۆ ئەنواع شت لێ ئەبڕن تاکە شتێکە لە حکوومەتی عێراقەوە لێ بڕێت بەشی خانەنشینی خۆمانە کە لێ بڕێ لەوێ شوێنەکەیشی دیارە ینی لە سا حەوت بوو ئێستا بووە بە لە ساعتە ئەڕواتە سنووقی خانەنشینی دواتر لەو پارەی خانەنشینیە سەر فکرێتەوە بۆ من کە خانەنشی نەکرم بەڵام لێرە لە 92 سنووقی خانەنشینی دیارنیە هەموو مانگێکیش لە سا حەوت لە من و تۆ فلان و فیسارە بڕن سنووقەکە ئاساریشی دیار نییە و هیچی شتیانی ئەوە یەکێکە لە سوودەکانی ئەو پارەی کە ئەبڕێت ڕاتە ئەو سنووقی خانەنشینیە مەبەستمەوەیە تەوتین یەکەم خاڵیان ئەوەیە کە بڕین و زیاوە لێ بڕیم دەزوەردان لە موچەی من و توان نامێت ڕێگرێکە ئەو خۆی یەکەم
لەسەر بابەتی تەڵتین لە ئەولەویاتی کارتانە ئەولەویاتی کارمانە بێ چکە پەیوەندیە بە گوزەرانی خەڵکیەوە. بەڵێ خاڵێکی تر لە تەڵتینە خەڵکەکە ئەتوانێت کە معاشەکەی هەبوو لەسەر بانقی ڕافیدەین و ڕەشید کە لەقیان بکەنەوە لە کوردستان خەڵک دەتوانێت بڕات قەرز وەرگێت قەرزی 100 ملیۆنی وەرگێت چونکە هینی هەیە موچەی هەیە و تەڵتینی هەیە لە بەغا لەبەر ڕۆشنایی یان لەسەر ئەو داهاتی کە هەیەی ئەو دوو بانقە قەرزیان بە هاوڵاتیان بۆ پیشەسازی بۆ کارگەی بچوو بۆ دخستنەگەڕی دەستی کار ئەمانە ئیسفادە هەیە بۆ کشت و کاڵکردن ئەم بانقانە دامیەوەکەن خەڵکەکە توانێن بڕات لەوێ قەرز وەرگێ خەڵکی خاڵێکی تریژەوەی بۆ ئیسکان و نیشتەجێبوون لە هەر کۆمپانیەک کە تۆ خانوێگە کڕی ئەتوانی قەرز بێنی لە بانقەکان بتانی شوێنێکی نیشتەجێبوون و سەکەن بۆ خۆ دابینکە ئەم ئیمتیازاتانە کە لە تەڵتینە هەیە لە هەژماری ئەوانانیە ئەوە خاڵیەکەمە خاڵی دومیان حەزەکەم زیاتر ئاماژەی پێبم مەسلەی ئاوەدانکردنەوەی ئاوەدانکردنەوە لە کوردستانە ئەویش بۆ نمونە هەڵەبجەوە باسکەم لە ساڵی 2014ەوە جموجوڵی ئاگەشە پێدان و ئابووری لە هەڵەبجە وەسێنراوە 254 میلیارد دینار تەخسیس کراوە بۆ هەڵەبجە هەنێکی پرۆژەی وەهمیە هەنێکی بەردی بناغی دانراوە هەنێکی نیۆناچڵ جێهێڵراوە ئەو پارەیە خەرج نەکراوە عەرزم کردی هەنێکی نیۆناچڵە جێهێڵراوە تاوا سەقفی تێکراوە پایەکانی بڕۆ سەیریکە لە خوار و زانکۆ کۆمەڵک پرۆژە بینیان لە ڕێگەی لای بێژگە زانکۆ لە دیوی کەڕەکی بەختیاریوانەوە لەو منتقانەی شۆک بیناکانە بینی بە تەواو نەکراویمانەوە یعنی ئەم جموجوڵانە بەفرۆز بووە لە بودجەی پارێزگاکان بۆ هەڵەبجە بۆ سلێمانیدا لە نەگە بودجەی لە هیچیان بۆی دابین نەکرا چکەمان بەرنمەیان نییە خۆی مەفروزە هەڵەبجەیش و سلێمانیش هەردووکیان لە دوو شوێنەوە داهاتیان پێ بکە یەکەمیان لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و دووەمیان لە داهاتی ناوخۆی پارێزگاکە ئێستا سلێمانی و هەڵەبجە من دڵنیام ئەگەر پلان هەبێت تەنها بە گەشت و گوزار ئەم دوو پارێزگایە بن بە جوانترین پارێزگاکانی کوردستان و عێراق چونکەش ناوچەیەکی گەشتیاری زۆر جوانی ڕازاوی تایە ئەکرێت سروشتێکی جوانی تایە هەروە شوێنەواریشی تایە ئەتوانێت سوودی لێ وەرگێ بەڵام پلان نییە نە بۆ خزمەت گوزاری نە بۆ ئاوەدانکردنەوە زۆر کاری ترێ توانین لە عێراق بەپێ ئەو پرۆژە و دید و ڕویایی ڕوتی هەڵوێست کاری لەسەر بکەین لە ئەنجومەنی نوێنەران مامۆستا بەو پێی کە جەنابەت سەرپەرشتیاری پەروەردەیی وە ماوەی 20 ساڵێکی ژەگەر هەڵە نەبم وەکو مامۆستایەک لە مەجالە پەروەردەیەکەیە کارت کردووە چ سەرنج و تێبینیەکەت هەیە یا ئەو مەفهومانە کامانن پێویستە ڕاست بکرێنەوە ئەو کێکۆشانە کامەیە کە لە مەجای پەروەردەیە ئێمە بیکەین جەنابتان وەکو نوێنەری ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی بکات. یەکێ لە ئیشکالەکان ئەمەیە کە نەبانەڵین ئیشکال خۆی مەفروزە حکوومەتی هەرێم لێرە وەزارەتی پەروەردەمانەیە یا حەزەکەم خاڵێک پێش ئەم بابەتە باسکەم چووکە زۆر گرنگە ئێمە بە پێی مادەی سەحەفەی دەستور کیان و قوارەیەکی فیدراڵی سربەخۆی قوارێکی فیدراڵین بە پێی دەستوری عێراق ئەم قوارەیەکی دەستوریە بەڵام زۆر جار حیزبێکیان زۆر بەکارێنێ و لە کاتی بەرژەوەندی خۆیان قوارەکە کاتێک کە بەرژەوەندی حیزبەکە یان شخصەکانی ناو حیزبەکە ئەکەوێتە بەرمەترسی ئەکسەر هاوارێن لێڵەسێ دۆزی کورد وای لە دۆزی کورد لە بەردەم هەڕەشایە دۆزی کورد یعنی خەریکی سازشکارێکی بێتام و ناخۆش بەڕاستی لە کاتێک ئەمە قوارەیەکی هەرێمە من کە ئەبمە ئۆپۆزیسیۆن نابمە ئۆپۆزیسیۆنیان معارەزە و نەیار و مێمەڵی هینەکە بەندی سەحەفەی دەستوری عێراقی مادەی سەحەفەی دەستوری عێراقی دەسەڵاتێکی لە هەرێما دەسەڵاتێکی گەندەڵە دەسەڵاتی ناداتپەروەرە من معارەزەی ئەوانە ئەەکەم یەکێ لەو ڕەهەندانیان لەو وارانەی کە پێویستە ئیشی لەسەرکرێ وەزارەتی پەروەردەیە لە عێراق ئەتوانین هەنێک دەسوەردان هەیە لە هینەکان هەنێک ڕێکخراو هەن بە ئارەزوی خۆیان دەسوەردانەکەن لە ناو پرۆسی پەروەردە فێرکردن حکوومەتیش
بۆ ئەوەی ئەرکەکە لەسەر خۆی لابا خەدەماتەکان لەسەر خۆی لابێ و تەکلیفەکان لەسەر خۆی لابات ئەیا بەسەر ئەوانە ئەوانیش بە کەیفی خۆیان دەسوەرەدەنە ناوەندەکانی خوێندن هەر پرۆژەیەک ڕێکخراوانەیە کاتی خۆی حیزب دروستی کردوون ئەو ڕێکخراوە قوتابی مامۆستایانەی کە هەموو حیزبەکان هەیەە بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان ئەوانە دەسوەردار ئەوانەیش و دەروی ئەوانش لە پرۆسی پەروەردە و فێرکردنە ئێمە توانین کۆمەڵێک شت بکەین مەسەڵەن ئێستا ڕێژەیەکی زۆر بۆ نمونە لە پارێزگای سلێمانیا 6640 مامۆسای گرێبەست هەیە لە هەڵەبجا 301 هەیە لە سەیساقا 780 هەیە لە شارەزورە 360 لە پێنجێنە 563 مامۆسای و گرێبەست خوانشین هەیە یعنی ئێمە بۆ ئەمانە بە گرێبەست لە کاتێکە دنیاک خریجی تر هەیە دانەمەزراون ئەمانەی شەر بە گرێبەست دامەزراون بۆ ئێمە ناتوانین سوود لە تواناکانی ئەم گەنجانە وەرگیرێت بۆ تۆزیف ناکرێن دانامەزرێن بە پێی پێویست و بە گونجاوی دابەشێ بەسەر ناوەندەکانی خوێندنا من نەتوانم لێرەوە بەجەناب و بڵێم مەکتەب هەیە سێمە ئەڵێن سلێمانی شاری ڕۆشنبیری و سێمە لە سەدەی 21 و مەفروزە سلێمانی لە ئاسمان نابێت لە هەموو ڕۆیەکە وانە لەم شاری سلێمانێت لە ناو شاری سلێمان لەم چرکە ساتە من لەگەڵ جەنابتانە دانیشتوم قوتابخانەمان هەیە لە ناو سلێمانیا لە ناو شاری سلێمانیا لە 2 خانوایە لە 157 تەلەبەی هەیە لە خانوایە وەڵ نە شوێنی ڕیزبوونیان هەیە نە هۆڵیان هەیە نە هەر شوێنی دانیشتنەکە باوەڕکە هۆڵی نە شوێنی دەستشۆری مناڵەکان یعنی ئەگەر ئەو 150 مناڵە 2 شوێنی دەستشۆریان هەیە یعنی 5 دقە جەرز لێ بدرێت ئەبێ 150 مناڵە ئەگەر دەیان پێویستی بە شوێنێکی دەستشۆری بێت چی بکەن هۆڵەکە کە ڕۆیتە ناو بیناکە بانەڵم خانووەکە کە ڕۆیتە ناو خانووەکە هینێکیان پەردەیەکیان ئاوە گێڕاوەتەوە بۆ جیاکردنەوەی پۆلێک یعنی لە کارە ساتێکە کەسیش بەرپرسە باڵاکان 10 ساڵە بێ وایە بەرپرسە باڵاکانش زۆر باش ئاگادارن چەند جار پیان وتراوە مە خۆم یاداشتماوە تکام کردو کاکە پرۆسی پەروەردە لەم شارەوان نابێ لە لادەکان ئایسە بە هەنێک لادێ خانووی بینای جوانی بۆ کراوەتە معقولە تۆ لە شارێکی وەکو سلێمانیا خەڵک لە ناو خانۆی لە 2 خانووا بێ خانۆکان هیچ مواسەفاتێکی تیا خانووە بۆ خوێندن نییە ئەمە خوێندن کە بینایکی خوێندن دروستەکرێت تەلاری خوێندن ئەبێ هۆڵی هوەری تیاابێ هۆڵی وەرزشی تیاابێ بێت آخر بۆ گۆڕپانێکی وەرزی ڕیزبوونێکی بانیان ئامۆژگاریەک تۆ لەسەر جادەکە مناڵ ڕیزەکەی سیارەی خۆیەکە بە ناویانە شوێنە نییە ئاڵاکەی تیا هەڵکەنوانەیەکی کوردستانیان تیا بوترێتەوە آخر تۆ چۆن نەمە جە بۆ مناسەبەت تۆ ئێمە هەموو کوردستان لە زاخۆوە هەتا بە خانەقین هەمومان 6 ملیۆن و نیو 6 ملیۆن و 500,000 کەسی گیان خواردەوە دەست ئیدارەدانی 6 ملیۆن 500,000 کەسەوە لە کاتێکە بەس بەغا بڕۆ 12 ملیۆن کەسی تایە ئەو هەموو داهاتیشمان هەیە باشەکە کە من بیرمێ لە ڕوخانی ڕژێمی عێراقەوە لە دوای 2023 لە حەڤەی داهاتە هاتە کوردستانەوە یعنی لە 100 میلیارە 7 میلیارد دلاری هاتە کوردستانە دواتر کردیان بە هاوار و کەمیان کردەوە بۆ 12.6 بوو شتێکی وابوو هەر هاواریان بوو 12 میلیارد یا 13 میلیارد دلار هات هەر ئەسەری نییە شوێنەوەری نییە جگە لە داهاتی ناوخۆ جگەل حەیەکی جوانە هەر یعنی ئێمە وەکو عەرزم کردی 6 ملیۆن کەسیم باشە شارێکی وەکو بەغا کە هەر ئەمان لێرەوە ڕەڵێن بەغا گەندەڵ باشە لێ گەندەڵی هەیە خزمەتگوزاری نییە بەڵام من خۆ من نوێنەری ئەوان نیم خۆن نوێنەری خۆیان هەیە دیفاعیان لێ بکەن و داوای ئاوادانیان بۆ بکەن من ئەگەر خەڵک دەنگم پێوە منە بە نوێنەری سلێمانی و هەڵەبجە من داکۆکی لە سلێمانی و هەڵەبجەکەم ئەنجا داکۆکی لە هاوڵاتیان هێوەکەم شارێکی وەکو تاران شارێکی وەکو ئەستەمبول 15 ملیۆن کەس و 7 ملیۆن کەس ئاویان پێداویستی ژیانیان هات و چۆیان بنزینیان نەوتیان ئەمانەمووی دابین کراوە یەکێک خاڵی تریش هەر بمبورە دەست لە پەروەردەکەش لەوانەی لابین نەوت حکوومەتی عێراق بۆ ئێمە بە 30,000 نێرێت بۆ هاوڵاتیانی کوردستان ئەمانەیەن بە 105,000 یعنی سرە ڕایە لە جاتەوە دامیکەن بیکەن بە 25,000 سێقاتیەکەن و ئەنجا دابەشەکەن بەسەر خەڵکیە ئەیکەن بە ئیمتیاز و دەستکەوتیش ماڵێک بەرمیلێکی شیێنێ هەنێک شوێنی ژێر پێی ناگات یعنی ئەمانە
ئیشکالەتێکی زۆر گەورن وەکو عرضم کردی ئێستا لە گەڕێنەوە پەروەردە و فێرکردنەکە ئەم هەموو گەنجە جوانە هەن هەمووی چاوەڕێی دامەزان و هەلی کارە باشە کە دەرفەتەکە نەبێ مە گەنجەکە چی بکە ئەبێ بڕوا بە ئیشێکی ترکایسم زۆر گەنج هەیە خەریجی هەندەسەیە وەڵە خەریجی پزیشکیە خەریجی من خۆ خوێندکارێکم و خەریجی ئیدارە اقتصاد وەڵە لەیەکێ لە مارکێتەکانە ئیشی پاکەرەوەیە کرد ئایمانە کارەساتن تۆ نەتوانی سوود لە تاقەی گەنجەکانت ببینی نمونەیە بۆ جەناب شتان باسکەم هەر ئالێرا ئاماژەیەکم پیاوە ڕێژەی بێکاری لە باسی ڕێژەی بێکاری و تەلاقی لە هەڵەبجەیە من ویستم ئەمە بکەمە پرسیارێک لەو ڕێژەی بێکاریەوە بۆمان تەوزیح بدا ئەوە ڕاستە کە لە هەڵەبجەیە خەڵکێکی زۆر هەڵەبجەجێ دەڵێ وەکو ماڵ دێنە ناو سنتەری شارەکان و هەڵەبجە شۆڵەکەن بەڵێ ئەزانی چۆ من لە نزیکەوە تێکەڵی خەڵکی هەڵەبجەم لە چەند ساڵە دەستی خزمەت گوزاری و ئەلحەمدولillah بە فەزلی خواوە توانیومە خزمەتێکی ئەوەی شایەتی حەقم بۆ با بم ناسێت لە نزیکەوە زانێ کە من هاوکارێکی زۆر باشی خەڵک بووم بەهۆی بە حکمی ئیشەکەم کە لە شوێنێکی خزمەت گوزاریا بووم نامەوێت لەبەر هەنێ عتیبارەت نەبێتە ڕیکلامی هەڵبژاردن ناوی بەڕێزە بم کە من ئیشم کردووە لەگەڵیا و خزمەتی ئەو خەڵکەم کردووە خەڵکەکە خۆیان ئەزان و شایەتیمان بۆیە لەبەرەوە هەڵەبجە ڕێژەیەکی بێکاری زۆری تایە مەسەن بەپی دو ئامار کە کراوە لە دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە 254,700 کەسن لەمە 145,000 لە سنتەری پارێزگاکان باشە بەپی هەر ئەو ئامارانە لە 151 نێرە لە 149 مێیە ببوورە لە 160 ئەم ئامارە تەمەنەکانیان لە خوار 30 ساڵەوەی مەزانی یانێکی ینی سەروەتێکی نیشتیمانی گەورە تاقەیەکی گەنج ئەم تاقە گەنجە لە هەر وڵاتێکا بێ بەرنمەیە بێ پلانیە بێ ئەم تاقە بخاتە گەڕ وەکو سینمان لێت و باشتری شەبی لەم لە 160 گەنجولاوە کە لە خوار 30 ساڵەوەن لە 150 نێرن لە 149 مێن یعنی تۆ تۆزیفی بەرنامە هەر بۆ تۆزیفکردنی ئەم تاقانە بەڵام ڕێژەی بێکاری ئێستا لە هەڵەبجە لە 10.4 بێکاری ئەم لە 10.4 ینی چی دەرەنجام و دەرهاویشتە و لێکەوتەی ئەبێت لێکەوتەکانی چییە؟ لێکەوتەکانی ئەوەیە خەڵک کۆچەکات بە دوای ژیانێکی باشتر و هەلی کارە ئاگەڕێت ئەڕا بۆ ئەوروپا ڕا سەری خۆی هەڵەگرێ هەر پێرێ هاوڵاتێکی هەڵەبجە زۆر بە تووڕێی لەگەڵ یەکێ لە میدیاکانی دەسەڵاتە نەوتاویەکانی وت ئابڕوتان بردین کەرامەتان بۆ ئینسانی کوردنێش زۆر بە تووڕەییەوە یان بێزاری دەرەبڕی کۆچ زۆرە بێت کە کۆچ زۆر بوو ئیتر بەرەو سلێمانیە دیان گەنجەکان بەرەو هەندەران کۆچەکەن ئەجا بەرزبوونەوەی ڕادەی تونوتیژی گەنجەکان ناچارن کە لە ناوەندەکانی خوێندنە شوێنی جوانکردنی چاو عەقڵیان نەبێ شوێنی مۆسیقا و ڕەسم و ژیانەوە و ژیاندۆستی نەبێت تونوتیژی زۆرە بێت کە هەلی کاری بۆ نەڕەخسا ڕقی لە هەموو شتێکە ئینتیمای نامێنێ بۆ وڵاتەکە چکە هەستەکان نانی ڕاستەکە ئێستا لە دەرەوەی شارەکان بە تایبەتی لەو شوێنانی کە ینی تا ڕادەیەک دوورە دەستن گەنجێکی زۆری تایە و خۆی ئاماری کە جەناوت خستە بەردەست ژمارەیەکی زۆر لە گەنجەکانیان بەرەو سلکی سەربازی ئاڕۆن من ئەو بەپێی ئەو معلوماتی پێمەگات یعنی تا ئێستا ئەگەریک بە تەزکیەی هەنێک کەس و لایەن تا ئێستا تاعینات نەوەساوە بۆ ئەوانە بۆ ئەوانەی کە ئەیانەوێت بۆ ئەوانەی کە ئەیانەوێت دامەزراندن بەردەوامە بەڵام ژێر بەژێر و بە بێدەنگی ئەوانە لەم ماوە کۆمەڵێک وەسایق بڵاوکرایەوە کە خەڵگەر بەردەوام دامەزێن بۆ هێزە تایبەتەکان اینجا بێ و خاڵیش ئێمە لە یەکی کەینەوە بەڕاستی میلیشا جیاکەینەوە لە هێزی پێشمەرگە یەکی لەو خاڵانەی لە دیدگای ڕوتی هەڵوێستا هەیە ئێمەمانەوێ پێشمەرگە بکەینە هێزێکی نیشتیمانی نەبێتە هێزێکی میلیشا لە پێناو ئەم سەرکردە ئەو سەرکردە ئەو باڵ و ئەو جەماعەتوانە فەرقێکی جەوهەری هەیە لە بینی میلیشا و پێشمەرگە
ڕێز و حرمەتی خۆیانیان هەیە خەڵکێکی بەڕێزن دیفاع لە خاکی کوردستان دەکەن بەڵام ئەبێت نهێڵین ببنە میلیشیا خزمەت بە ئەشخاصکە نابێت بێڵێن حیزبێک بتوانێت بە کەیفی خۆی مانۆڕ کات و عەرزی نەک مانۆڕ بوو بوورە عەرزی تراکتۆرکە بە ناوی هێزی سەربای پێشمەرگەوە ئەمانە هەمووی سوکایەتیم بە یاسا سوکایەتیم بە سەروەری یاسا سوکایەتیم بە پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە بێ سنوورێک مۆمانەدانرێ جایمەوە سەر ئەو خاڵێکی تر لە دەرەنجامی بێکارێکە کە ڕوو ئەات تەلاق و جیابوونەوە بەرزبوونەوەی ڕادەی تەلاق و جیابوونەوە ئەمە لە دەرەنجامی چییە لە دەرەنجامی نەبوونی هەلی کارە مەسەڵەن لە شارێکی وەکو سلێمانیا گەنجەکان لە بەرەوەی هەلی کاریان بۆ ناڕەخسی ئەمانیش بە هەماشەوە کۆچەکان ئەوانەی ئەجنەبیەکان و بیانیەکان و دەستی دەرەکییان هێناوەتە ناو شار هەلی کاریش نەماوە بۆ خەڵکە ڕەسەنەکەی ناو شار ئەوانی خەڵکەکەش کۆچەکە خەڵکی خۆمان کار ناکات بۆیە دەستی کاری بیانی دێتە ناو هەرێمی کوردستان ئەزانی چۆنە خۆی خەتای دەسەڵاتە هیچ میلەتێک تەمەڵ و بێکار نییە دەسەڵات حکوومەت خەڵک بێکار و تەمەڵەکات و کاتە بندیوان معاشێکی هاتێ بۆ خۆی لە ماڵە بۆکو هەنێکیان هەموو نا لەگەڵ ڕێزمە بوونەتە حەدیاردەیەکی سلبی بەسەر کۆمەلگە و بوون بە ئەرگ بەسەر کۆمەلگەوە خەڵکێکی زۆر بەرهەمهێن هەیە تۆ تواناکانی بخەیتە گەڕ ئەتوانرێت سوود لە تواناکانی وەرگیرێت بەڵام تۆ دەرفەتی کاری بۆ ناڕەخسێنیت و تەسکیی حیزبی لە ئارایە و ناتوانین کارگوزارێک مدیری مەکتەبێک مدیری مەکتەب تا ئێستا مدیری مەکتەبێک بەڕێوەبەری هین یاریدەدەری قوتابخانەیەک لەم شارە و لەو لایش لە زۆنی زەرد و سەوز با ناڵێ نەرباسیەکانەکەی بە بێت تەسکیی ناوچە و کۆمیتە یەک بەڕێوەبەری یەک یاریدەدەری بەڕێوەبەردا نانرێت تەنانەت ئێستا فۆرم تەوزیعەکان بەسەریان بۆی تیجایی حیزبیان بزان دەنگ بەکێنەوەانە لەم هەڵمەتە ئەم کارانەیەکات ئجار ئەم بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق لە دەرەنجامی بێکاری بۆ نمونە لە سلێمانیا لە ساڵی 2024 18522 پرۆسی هاوسەرگیری ئەنجام درراوە بە پێ و ئامارەی منەی من دەسم کەوتووە لەم 5645 حاڵەتی جیابوونەوە تەلاق ڕوویاوە یعنی لە هەر چوار خێزانێک کە دروست کراوە یەکێکی شکستی هێناوە یعنی ئەم کارە ساتە زۆر خراپە بەرزبوونەوە ڕێژەی تەلاق لە هەر وڵاتێک ئەمە شایانی دراسەکردنە شایانی لەسەر وەسانە ئەبێ بوەچین نابێمە هەر شتەکان دراوەتە بەر چۆن هاتوو لەسەر مساوامە و سازشی دوو حیزب ئەو لە ظاهرە لەسەر بەمایکەکان دژی یەکن و لە بەردەم شاشەکان دژی یەکن و لە ژێرەوە هەموو داهاتەکە بەشەکەن و هیچیان نییە بۆ خزمەتکردن ئەیگەڕیتەوە بۆ بێکاری بۆ نەبوونی داهات بۆ نەبوونی موچە کە جۆرێک لە جۆرەکانم دەسەڵاتە دەستی تیا هەیە بە تەکید یعنی ئەگەر ژیانی گوزەران هەلی کار بڕەخسێ بۆ گەنجەکە وڵات پێشەکەوێت دەرفەتی کاری باش بڕەخسێ وڵات جموجوڵی ئابووری تێکەوێت ئەگەر لە ئەو بودجەیە کە ئەنێرێت بۆ خەڵکی ئەو خەڵک معاش هەبێت جموجوڵی ئابووری لە ناو بازارڕە زۆرە وێسە بڕۆرە بازار خەڵک من بۆ خۆم وەکو نمونە یعنی ئەوەی پێویست نەبێ نایکڕم جا هاوڵاتیانی هەموو وای یعنی ئەڕۆین پێداویستە سەرەکیەکانی ژیانمان دابینەکەن چکە موچەکەر بەشی ئەوەکات یعنی شێوازێکی ترە لە کۆیلایەتیان بەرهەمهێناوەتەوە یعنی ئەنێ ئینسانەکان بکەنە کۆیلە ئەگەر حیزب نانێ بخۆین و نانێ بکەین بە قوربانی سەری ئەوان کە نانێکمانەیەنێ لە کاتێکا من با نمونەیەکە بۆ بجێڕم باوکی من مامەسا بوو لە سەردەمی درڕندەترین ڕژێما کە ڕژێمی بەعز بوو لەو هەڵەبجا 28 ساڵ مامەسا بۆ من نەم 20 ڕۆژێ لە باوکم بێتەوە بۆ ماڵەوە لە 25 مانگا بڵێ وەڵام ڕۆمەعاژ ناو 26 مان 8 ساڵ شەڕیش بوو 200 میلیاردی دۆلاری ئەو کاتێش قەرزار بۆ عێراق یەک ڕۆژ نهاتۆ بۆ ماڵە بڵێ وەڵا ئەمڕۆ موچە نەهات یان سرە موچەمان دواکەوت یان تەرفیعم دواکەوت قەت ئەمە ڕووی نەیاوە حتا ئەو کاتانەیش بۆ نمونە ساڵی کیمیابارانەکە برایەکم لێرە بوو من ڕۆشت بوو معاملەی کردبوو ئەو 7 مانگ معاشی باوکم لێرە تەراکمی کردبوو لە وەزارەتی پەروەردە لە بانک وایان داناوە براکەم ڕۆژ هەمووی وەرگرتەوە ئێمە ئێستا 6 موچەمان لای ئەمانەیە هەر دەنگیشین یان باسیشی ناکەن
یعنی مەرگەسات و تراژیریاکە زۆر گەورە و گرانە بەڕاستی. بەو پێیکە جەنابیشتان باوکتان لە کیمەبارانی هەڵەبجەیە شەهید بووە و کەسوکارێکی زۆر لە هەڵەبجە کەسوکاری شەهیدن. دۆخی کەسوکاری شەهیدان چۆنە لە کاتێکە زۆرێک لەو شارانەی کە لە عێراق بەر ئەو جینۆسایدە کەوتون وەکو چەند شارێک وەکو دوجێل وەکو چەند شارێکی تر یعنی قەرەبوو کراونەتەوە هاوکاری کراون ئیمتیازاتیان هەیە لە حکوومەت ساڵانە جۆرێک لە جۆرەکان هاوکاریانەکە وەفەری باشیان هەیە هەڵەبجەیەکان دۆخیان چۆنە لەوڕۆوە کەسوکاری شەهیدانەوە ڕستە بەڵێ وەکو تەواوی خەڵکی کوردستان زیاتر چونکە هەڵەبجە بەڕاستی دوو جار جینۆساید کراوە یەکیان ساڵی 1970 و یەکێکیان ساڵی 1970 1970 گەڕێکیەکانشقان تقریبان 150 ماڵ بوو تەخت کرا لەگەڵ زەویە تەخت کرا ئەمە چەند جارێک ئەمە ڕوویاوە. دوو نمونە بۆ بە ڕێز باسکەم لەسەر قەرەبووکردنەوەی خەڵکی زیان لێکەوتو لەگەڵ کەسوکاری شەهیدانەوانە. ئەوە هیچ ئێستا برینارانێکی زۆرێ من زۆریان بەسەرەکەمەوە جارجار ئەڕۆم کە داوای یارمەتیەکان پێویستیان بێگەر توانی بێتم هاوکاریم کردوون بە فەزلی خوا لە ڕێگەی برادرانی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە پێم مەڵەن فڵان کەس وەزعی وایە فیسار کەس وەزعی وایە من ئەڕۆم بەدەمیەوە حاڵەتێکی ئینسانی گەورەی و ئەرکی سەرشانیشمانە ئەوانە ئەو حکومەت هیچ لیان ناپرسێتەوە موچەی باوەڕکە موچەی هەنێکیشانیان بڕیوە. من ئەزانم لەم هەفتەی پێشووتر برینارەکان لە هەفتەی پێشووتر لە سەردانی یەک-دوو ماڵ بووم موچەکانیان بڕی بوون. دوو بڕیار هەیە بڕیەکیان بڕیاری 16 ساڵی 2009 دەرچووە تایبەت بە قەرەبووکردنەوەی تەواوی ئەو هاوڵاتیانەی کە یان خێزانی و کەسوکاری ئەو هاوڵاتیانەی جینۆساید کراون هەر لە ئەنفالەکانی منطقەی گەرمیان و تەواوی منطقەی گەرمیان و چەمچەماڵ و ئەو ناوە لەگەڵ هەڵەبجە و سێوسێنان و کووکە کە ئەمانە کیمیان بەرکەوتووە گوندی عەسکەر و دۆڵی جافایەتی ئەوانەی کە کیمیایان بەرکەوتووە قەرەبوو بکرێنەوە. بڕیاری ژمارە 16 بڕیارێکە لە پەرلەمانەوە دەرچووە کە ئەبێ جێبەجێ بکرێت و فعلەن لە دەسەڵاتی ئەوانە جێبەجێ کرا. بڕیارێکی تریان بڕیاری ژمارە 20 ساڵی 2010 تایبەت بە قەرەبووکردنەوەی تەواوی ئەو هاوڵاتیانەی کە زەرەرمەند بوون و زیانیان پێگەیشتووە لە سەر دەستی ڕژێمی بەعسە نەک هەر کەسوکاری شەهیدان مەسەن بەڕێز و خەڵکی لە سلێمانیایە لە ئەنجامی تەقاکردنێک لە ئەفسەرێکی ڕژێم ئەفسەرێکی ئەمن کوژراوە دوکانەکەی ڕوخێنراوە جارانیان و قڵیشایە لە سلێمانیا کان و قڵیشایە کە ڕژێمی بەعزەهات ئەو لەو منتیقا کە پیاوەکەی ڕژێمی تیاکوژراوە ئەو منتیقی ئەڕوخان ئەوە بەو بڕیارە مەفروزە قەرەبوو بکرێتەوە. بەم ئەم دوو بڕیارە هەیە بەڵام ئەمەیەکیان لە ساڵی 2009 کیان لە ساڵی 2010 دەرچووە. تا ئێستا ئەوە چەند وەزیر و سەرۆک کۆمار و مدیرە عام و نازام ئەندام پەرلەمانمان هەبووە تا ئێستا ئیش لەسەر ئەم دوو یاسایان نەکراوە جێبەجێ نەکراوە نە بۆ قەرەبووکردنەوە نەبوو بەدەمەوە بوون بزانانی سەبەبەکەی چییە. بەڵام لە کاتێکا لە بەغا لە جنوب و لە باشووری عێراق و لە بەغا بەرەو خوار ئەوانەی لە ڕەفحا بوون لە سعودی ئەوانەی کەیسەکەی دوجێیل هەر هاوڵاتێک لەوێ زەرەری لێکەوت بێ قەرەبوو کراونەتەوە. لە کاتێکاو یاسایە بەڵێ هەمووی مەفروزە لە پێی یاسا قەرەبووی هەر هەمووی بکرێتەوە هەر لە زاخۆ تا فاو بەڵام لێرە ناکرێتەوە بۆ چونکە بەغا بەمانەڵێ پیان مەفروز بۆ لیژنە دروست کریان تیمێک دروست کریان دایرێک فەرمانگەیەک دروست کرێ پێشوازی ئەو هاوڵاتیانە بکەن کە بە مستەمسەکات و بەڵگەوە بیهێنن بڵێ من زیانم لێکەوتە و فەرم و قەرەبووم کەنەوە بەڵگەکانمە ئەمانیش ئەیەن بە بەغا قەرەبووەکان بۆ بنێرێ ئەم فەرمانگار دروست نەکرا چونکە بەرژەوەندی خۆیانیتیانە دەسەڵاتدارانی جوت حیزبەکەیانە بەرژەوەندی هاوڵاتی بەسە زمانیتیان لە بەر جۆناوی قوربانیان هەڵبەتە هاوڕێی تریشتان هەیە لە لیستەکانی دیکە کە سوکاری قوربانیانە و کاندیدە و کوزەناوەتی و خەڵکی هەڵەبجەیە چ بەڵێنێک بە خەڵکی کە سوکاری قوربانیانی شەیدان و ئەنفال و بریندارانی دەستی ڕژێمەدەن من بەڵێنی ڕازگۆیی و دەم و دەست و دایم پاکیان پێم بەڵێنیان پێم خیانەتیان لێ نەکەم و هەڵ نەگەڕێمەوە لیان
خۆم نەفرۆشم سازش لەسەر مافەکانیان نەکەم ئەم بەڵێنانەیان نەیەمێ ئەوەی بزانم دڵسۆزیە و خەمخۆریە ئیشەکەم لەسەر ئەو بەرنمەیە چەندێکم توانی بە قووەی حەجمی خۆمان لە ناو پەرلەمانی عێراقا ئیشی لەسەرەکەین بەڵام دوجار دڵنیام ئەمانە زۆرینە بەدەستێنەوە ئەم جارێژی ئەرکی سەرەکی ئەوانە جێبەجێکەم بەڵام ئێمە بێدەنگ نابین ئێمە ئیشی خۆمانەکەین بەو ئەندازەیە کە خەڵک دەنگمان پیا بەرپرسیارەتەکە خاتە سەرشانمان ئیشی لەسەرەکەین و هەوڵەیەن قەرب ناچنە پشتی لیستی یەکێتی پارتی لەنجۆی نوێنەرانەوە بە تەسەوری خۆم بە هیچ شێوەیەک ناچینە ناو هاوکێشەیەکەوە پارتی یەکێتی کۆ ببنەوە تایە چونکە ئەوەنە خەریکی بەرژەوەندی حیزبی خۆیانن بەرژەوەندی شخصەکانن خەریکی دۆزی کورد و بەرژەوەندی میلەتی کورد نین بەڵام ئەکرێت لە دەرەوەی ئەوان لەگەڵ لایەنەکانی تر ئەکرێ ئێتلافێکی فراکسیۆنێک دروستکرێت و پێکەوە کاری دەسە جەمعی بکرێت لە پێناو خزمەتی خەڵکا بەڵام ڕۆشتن لەگەڵ پارتی و یەکێتیە بەڕاستی خواعیبدارکردنە ماوەسایەسی من زۆر سپاس دەکەم هیوادارم جەناب بوویتە کاندیدێکی سەرکەوتوو و نوێنەرێکی باشی گەلی کورد بۆ هەموو گەلی کورد بە تایبەتی نوێنەری پارێزگای سلێمانی و هەڵەبجە زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون دەگەر من شتێک لەبیر و بفەرمووی ئاماژەی پێ بکەیت وەڵام من لە کۆتایە منیش سپاسی جەنابتانەکەم و سپاسی ئەم دەرفەتە جوانتان ئەەکەم کە بۆتان ڕەخساندم ڕوو لە هاوڵاتیانەکەم مەڵێم هاوڵاتیانی بەڕێز دەنگدرانی خۆشەویست دەنگ بدەن بەو کەسانەی کە شایستن کە دەتوانن داکۆکی لە مافەکانتان بکەن بە دەنگدرانی لایەنەکانی تریشەڵێم خی گەورە لە قورئانە فەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار مەبنە پایە و داردەس و خۆتان مەهاوێژنە ئامێزی خەڵکانی ستەمکار و زاڵم و تاڵانچی و فەرهودکار و فەساد و گەندەڵیکار بۆ ئەوەی ڕوبەڕووی خەشم و قینی خی گەورە نەبینەوە هیچ کاممان سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ هاوڵاتیان بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین کاندیدی ژمارە سێی لیستی هەڵوێست کۆتایی پێهات هیوای سەرکەوتن بۆ ئێوە و مامۆستا یاسینی شەخوازم مامۆستا یاسین زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێت.